سڵاتان لێ بێم کاتتان باش لە ناوچەی پیشەسازی نوێی کەرکووکم کە بە ناوچەی پیشسازی کەرکی یەکگرتو ناسراوە لێرەدا ئەم پرۆژەیە کە ماوەی زیاتر لە 6 ساڵە تەواو کراوەتەوە بەڵام لێرەدا جیاواز لە پیشەوەرەکانی تری کەرکووک ئەمان ناڕزایی ئەویان هەیە کە ئەم پرۆژەیان کە ماوەی زیاتر لە 6 ساڵە کراوەتەوە پرۆژەکە بە تەواوی پڕ نەبووتەوە لێرە بەپی ئەو زانیاریانەی کەەوە هەیە ئەم پرۆژەیە زیاتر لە 3500 دوکانی تێدایە بەڵام لە کۆی گشتی پرۆژەکە تەنها 100 دوکان پڕکراوەتەوە ئەمەش نیگەرانی کاسبکارانی لێکەوتەوە لەبەر ئەوەی کەەوە بەهۆی ئەوەی کاسبکارانی کەرکووک ناتونە تام شوێنە بۆیە بە هیچ شێوەیەک ئاوڵاتیان کەمتر ڕوولێراکەن من ئەمە زیاتر دەنگی ئەوان بگەێنم ئەم کاتت باش ئەگەر بکرێ باسی ئەمە بۆکەی ئەمڕۆکە وەکو کاسبکارێک نیگەرانی چیتان هەیە بۆچی ئەم ڕێگەتان کردووە بەخێر بێن سەر چاوم ئێمە داواکاری لە حکوومەتی کەرکووک کە پشتگیری ئەم پرۆژەیە بکە ئەگەر لە شاری کەرکووک پشتگیری لە مستەسمر نەکرێ ئەم شارە فەشەلێن یعنی هەموو شارێک ئەبێ حکوومەتی ئەو شارە پشتیوایی لە مستەسمرەکان کە ئێمە هاتووی لێرە پارێکمان سەرف کردووە بۆ خزمەتی خەڵک ئەگەر ئەو خەڵکە نقڵ نەبێت ئێرە حکوومەتی کەرکووک ناتوانێ ئەو خۆڵ و خاشاگەی ناو شاری کەرکووک پێی پاک ناگرێتەوە بڕۆ زۆرترین خاشاک فڕێدێ لە شاری کەرکووک بە بۆنەی فیتەرەکانوێ بە بۆنەی تایفرۆشەکانوێ بە بۆنەی گەورەترین ئیزدیحام لە شاری کەرکووک بە بۆنەی معرەزەکانەوە یعنی ئێمە هەستەکەین خەڵکێک ناوێ ئەم پرۆژە جوانە لە شاری کەرکووک بکرێتەوە بەڕاستی پرۆژەیەکی ئاوا لەسەر ئاستی عێراقا یەکەمە زیاتر لە 3500 وحدەی تیجاریکە معرەزی تایە ئەنواع و ئەشکال خەدەمات لێرە دابین کراوە یعنی هیچ داواکارێکمان لە حکوومەت نەکردووە بڵین نە کۆنکرێتمان بۆ بکات کارەبامان هەموو شتێکمان لێرە حازر کردووە بەسماوە خەڵکە بێتە ئێرە بەڕسمی چەند جار ئەم پرۆژە لەلایەن حکوومەتی کەرکووکەوە کراوەتەوە لەلایەن بەڕێز محافظ قاید قواتی کەرکووکەوانێ لەلایەن هەموو جیهەتە ڕسمیەکان بە کتابی ڕسمی لامانە کە زیاتر لە جارێک ئەم پرۆژەیە کراوەتەوە لێرە دەستێک هەیە ناوی ئەم پرۆژەیە بەڕووی شاری کەرکووکا بکرێتەوە ئەیانەوە بیکەن بە شتێکی سیاسی بیکەن بە شتێکی تایفی کە ئەمە دوورە لە ڕاستیەوە هیچ نەڕەبتی بە سیاسەتەوەیە نەڕەبتی بە مەسوولەوەیە ئەم پرۆژەیە ڕەبتی بە کۆمەڵێک مستەسمر و توجار و خاوەنکار و خاوەن دوکان و هیچ ڕەبتی بە سیاست و شتێکی تایفی نییە لە شاری کەرکووکە ئەمە باسێکی ئەم نووسراوانم بۆکی کە ئێستا کۆمەڵێک نووسراوت بەدەستێ ئەم نووسراوانە چین و بۆچی کراون برا بە ڕێزەکەم ئەم نووسراوانە ئەم کتابانە هەمووی هەریەکێکی هین لایەنێکە تەنانەت کتابی ڕێیز و زەرای تایە کتابی بەڕێز پارێزگاری تایە قاید قواتی عملیات مشتەرەکەی کەرکووکی تایە هەمویان ڕێگەیان داوە کە ئەم پرۆژەیە بکرێتەوە بەڕووی هاوڵاتیانە بەڵام کەسیان ئەو شتە نابەنە سەر کتابەکە ئەبینن و تەوقیعەکەن و لە ڕاگەیاندنەکان و دوایی کەچی هیچ شتێک بۆ بەڕووی ئەمینە ناکەنە ئەم پرۆژەیان وا بزانم ئەوان ما تێگەیشتونە پرۆژەی بەس قەومی کووردە لێرە نەخێر عەرەب کڕیوێتی مەقسەد سەنعەتکارمان هەیە عەرەبە تورکمانمان هەیە کوردمان هەیە هەموو قەومەکانی تایە ئەمە نە سیاسیە و نە قەومیە ئەمە بەس مجەڕەد شوێنی کاسبکارانە سپاس تۆ پێ دوایە ئامادە نەبوونی کاسبکاران کە بێنە ناو پرۆژەی هۆکارەکەی چییە؟ وڵای هۆکارەکەی گەڕێتەوە محافظ و قایمقام یعنی ئەوە مهمترین شتە بۆ محافظ و قایمقام ئەبێ بزان ئەمە شوێن هەمووی فەقیر و کاسب بۆمانە ئیشەگەن لە ناو شار یعنی نازان 22 پارچەیە حەی عەسکەریە لە هەموو مەنتیقەکان ئەمانەیە زووترین کات ناو شار بێتە ئێرە هەم بۆ فەقیر و هەم بۆ کاسبکار ئیسراحەتە گەراجی لێ گەورەیە ئەتر بەکرێ بێ کڕین بێ ترەوەیە ئەو تا سەرکەی سەیران کردووە مەخزەنی لێ هاتوچۆ قەدەغە کراوە زۆر سپاس ئەمەی بینیتان نیگەرانی و خۆپیشاندانی کاسبکارانی ناوچەی پیشەسازی کەرکووکی یەکگرتو بوو کە ئەم پرۆژەیە لە ساڵی 2015 دروست کرا و کۆتایی پێهێنراوە و لە ماوەی ڕابردوودا چەند جارێک بە چەند نووسرایەکی جیاواز هەم ئیدارەی پارێزگای کەرکووک هەمیش ژووری ئۆپراسیۆنەکانی کەرکووک و هەمی ژووری ئۆپراسیۆنەکانی بەغداد ڕەزامەندیان لەسەرکردنەوەی ئەم پرۆژەیەداوە و بە پێ زانیاریش دەستکەوتووە لە دوایین نووسراودا ئیداری پارێزگای کەرکووک داوای لە ژووری ئۆپراسیۆنەکانی کەرکووک کردووە کە ئەو کاسبکارانی لە ناو کەرکووکن دوکانەکانیان لا برێت و بێنە ناو ئەم پرۆژەیە.